بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس. لە ڤیددیۆ ئەم جارەدا دەست دەکەین بە پوختەکردنەوەی بەشی دووەم و کۆتایی زنجیرە بەناوبانگەکەی چێرنۆبڵ. بینەری بن و چێژی لێوە بگرێت. با دەست پێ بکەین. بەهۆی ئەوەی کە چرای دەستی سێ تەکنیکارەکە گوژاونەتەوە، سێ خۆبەخشەکە ڕێگایەکی تر دەگرنە بەر و سەرکەوتوو دەبن. لە دەرەوە لێگاسۆڤ و شێربینە بە دڵڕاوکەیەوە چاوەڕێ دەکەن. خۆشبەختانە بە سەرکەوتووی لەرکەکەیان دەگەڕێنەوە لە دۆخێکی باشدان. لۆدمیلیا دەچێتە نەخۆشخانەی مۆسکۆ کە زۆربەی نەخۆشەکانی شاری چێرنۆبڵ بۆ ئەوێ نێردراون. پزیشکەکان ڕێگای پێنادەن، بەڵام پێیان دەڵێت تەنها سی خولەک لەگەڵی بەسەر ببات. ژوورەکەی ڤاسیلی دەدۆزێتەوە و دڵخۆشە بە دۆزینەوەی ئەو هاوڕێیاگە کوژێنەوەکانی. دەگەڕینەوە بۆ چێرنۆبڵ. لێگاسۆڤ لە ناوەڕاستی مشتومڕدایە لەگەڵ شێربینە، دوای ئەوەی بۆی دەرکەوتووە کە ناوچەی چۆڵکردن لە مەودای 30 کیلۆمەتر لە دەرەوەی کارگەکە دانراوە. سەرڕای ئەوەی ئاستی مەترسیداری تا 200 کیلۆمەتر لە دووریەوە دەستنیشان کراوە، شێربینیا هەوڵ دەدات پێی بڵێت کە بڕیارەکە لە ئاستێکی باڵاتردا درراوە. لێگاسۆڤ شێربینیا تۆمەتبار دەکات بەوەی دڵسۆزی حەزبی لە سەروی سەلامەتی خەڵکەوە داناوە. کاتێک پیکالۆڤ ئاگاداریان دەکاتەوە کە ئاگرەکە خەریکە ببوژێتەوە، بەڵام پلەی گەرمی ناوکە ڕیاکتەرەکە بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەرز بۆتەوە. ئەمەش پشتڕاستی دەکاتەوە کە سوتەمەنی ڕیاکتەرەکە دەستی بەتوانەوە کردووە. لە شەودا لێدمیلا لە خەو هەڵدەستێت کاتێک بارودۆخی ڤاسیلی لە ناکاو بەرەو خراپی دەڕوات. شێربینیا تەلەفۆن بۆ گۆرباچۆڤ دەکات، لە دوایین باری نەئاسایی ئاگاداری دەکاتەوە. لە 150 ئەگەری ئەوە هەیە کە توانەوەی سوتەمەنی ئەوەندە خراپ بێت کە بە تەواوی لە بناغەوە کارگەکە بسووتێنێت و ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی کوشندە پیس بکات. کە دەچێتە ئەو ڕووبارێک کە بە کیێڤدا تێدەپەڕێت، گۆرباچۆڤ بەڵێن دەدات کە هەر کەرەستە و هێزی مروی پێویست بێت بۆیان ئامادە بکات. بەڵام دواتر لێگاسۆڤ دەزوەرتان دەکات و ناڕەزایەتی دەردەبڕێت کە سنووردارکردنی ناوچەکان زۆر کەمە. گۆرباچۆڤ بە تووڕی پێ دەڵێت ئەو باسە بەجێ بهێڵێت. لێگاسۆڤ چاوەڕوانی ئەوە دەکات کە شێربینیا قسەی پێ بڵێت بەهۆی ئەو کردەوە بێڕێزەی کە بەرامبەر گۆرباچۆڤ کردی. بەڵام شێربینیان لەبری ئەوە دەپرسێت چی بەسەر ئەو کرێکارانە و ئاگرکوژێنەوەکاندا دێت کە بەرتیشک کەوتون. لێگاسۆڤ ڕوونی دەکاتەوە کە دوایین سکچوون و نەخۆشی سەرەتایی نیشانەکان بۆ ماوەی 1-2 ڕۆژ کەم دەبنەوە پێش ئەوی بێتە هۆی تێکچوونی جەستەیان لە ڕوویخانەیەوە. لە کۆتاییدا دەبێت هۆی مردنێکی زۆر بە ئازار. سەبارەت بەوانی کە بەرکەوتەی ئاستێکی کەمتر بوون، پێدەچێت لە چەند ساڵێکی تردا تووش شێرپەنجەی کوشندە ببن. پاشان شێربینیان نیشانی لێگاسۆڤ دەدات کە بۆچی ویستوێتی پیاسەیەک بکات. ئەو ژن و مێردەی کە بەڕواڵەت بێزیانن کە لە باڕی ئۆتێلەکەدا بینیویەتی لەڕاستیدا جووتێک بریکاری کێجیبین کە باڕۆنی نێردراون بۆ ئەوەی چاویان لەسەر لێگاسۆڤ بێت. دەگەڕینەوە بۆ ئۆتێلەکە، لەوێ دکتۆر ئۆلیانادی هەوێت کە بزانێت هۆکاری ئەو ڕووداوە چی بووە. لێگاسۆڤ پێی دەڵێت بچێتە مۆسکۆ و لەگەڵ ستافی ژووری کۆنتڕۆڵ قسە بکات لە کاتێکدا لە ژیاندا، بەڵام بە لەبەرچاوگرتنی زمووی خۆی لەگەڵ کێجیبی ئاگاداری دەکاتەوە کە وریا بێت دەربارەی ئەوان. کاتێک وەزیری پیشەسازی خەڵوس شادۆڤ دەگاتە لای کرێکارانی خەڵوس، کرێکارەکان ئاگادار دەکاتەوە کە هەڵبژێردراون بۆ کارێکی گرنگ لە چێرنۆبڵ. گلوخۆف داوای ئەوە دەکات بزانێت چی دەتوانێت ئەوەندە گرنگ بێت کە شایەنی ئەوە بێت پیاوەکانی بنێرێت بۆ شوێنێکی مەترسیدار. شادۆ باسیەکەری پیسبوونی ئاوی کیێڤ دەکات. گلوخۆف و پیاوەکانی بەم وەڵامە ڕازی دەبێت. لە مۆسکۆ بارودۆخی ڤاسیلی بە شێوەیەکی تونتر تێک چووە، زۆربەی قژی نەماوە بەهۆی ئەوەی بینایی چاوەکانی نەماوە. داوا لە لیۆدمیلیا دەکات کە لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوە بکات و باسی ئەو شتانە بکات کە دەیبینێت. لەلایەکی دیکەوە دکتۆر ئۆلیانا دەگاتە نەخۆشخانە و هەوڵ دەدات پرسیار لە دیاتلۆڤ بکات. ئەویش نەخۆشە، بەڵام بە هەمان ڕادەی ڤاسیلی و زۆربەی هاوڕەکانی نەخۆش نییە. بەڵام ئەو تەنیا گلەی لە خواردنەکە دەکات و هیچ شتێک بە دکتۆر ئۆلیانا ناڵێت. کرێکارەکان دەگەنە چێرنۆبڵ و گلوخۆف کۆبوونەوەیەکی کورد لەگەڵ لێگاسۆڤ و شێربینیا دەکات. لێگاسۆڤ ڕوونی دەکاتەوە کارکەکەت چەندە مەترسیدار دەبێت، بەڵام گلوخۆڤ ڕازی دەبێت بە هەر جۆرە یارمەتیدانێک لەبەر ئەوەی ڕازگۆ بوون لەگەڵی. تا ئێوارەی دواتر کرێکارەکان پێشکەوتنی بەرچاویان بەدەستهێناوە، بەڵام بارودۆخی کارکردن خەریکە کێشەیەکی گەورە دەنێتەوە. گلوخۆف داوا دەکات کە پیکالۆڤ پانکەی سارکەرەوەیان بۆ دابین بکات، بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە ئاماژە بەوە دەکات کە چەندە مەترسیدار دەبێت تۆزی تیشک دەربەدەوری شوێنەکەدا هەڵبدرێت. ئەویش فەرمان بە کرێکارەکان دەگات بەڕووتی ئیش بکەن. لەلایەکی ترەوە دکتۆر تۆپتونۆف دەدۆزێتەوە کە لە قۆناغەکانی کۆتایی نەخۆشی تیشکی توندایە و بە زەحمەت لە ژیاندا ماوە. یەکەم شت کە پێی دەڵێت ئەوەیە کە تەمەنی تەنها 25 ساڵە. ئەمەش دکتۆر ئۆلیانا تووشی سەر سوڕمان دەکات کەسێکی ئەوەندە بێ ئەزمون کراوە بەرپرسی ڕیاکتەرەکە. لەم نێوەندەدا ڤاسیلی دەگوازرێتەوە بۆ ژوورێکی تر و دکتۆر ڤێترۆڤای بۆی دەردەکەوێت کە لیۆدمیلیا لە چەند ڕۆژی ڕابردوودا لەوێ بووە کە زۆر زیاترە لەو سیخولەکەی کە بڕیار بوو لەوێ بێت. مۆڵەت لە ڤیتروڤیا وەردەگرێت بۆ ئەوی بۆ ماوەیەکی کەم لەگەڵ هاوسەرەکەیدا بمێنێتەوە بە مەرجێک لە دەرەوەی ئەو سنوورە بێت کە بۆی دانراوە. هەر کە ڤیتروڤیا دەڕوات لیۆدمیلیا سەرپێچی ڕێنمایەکانی دەکات، تێیدانهێنی خۆی بە هاوسەرەکەی دەڵێت کە دووکیانە. شێربینیا هەواڵی خۆش دەگەینێتە لێگاسۆڤ، دوجار ئاگرەکە کوژایەوە. تۆپتونۆف چاوپێکەوتنەکەی لەگەڵ دکتۆر ئۆلیانا تەواو دەکات و ڕوونی دەکاتەوە کە بەرزبوونەوەی کارەبایی گەورە لە ناوەکی ڕیاکتەرەکەدا هەبووە. ئەمە ژوای کردووە ئاکیمۆڤ دوگمەی ئەیزێت لێ بدات بۆ قوژانەوە ڕیاکتەرەکە. دوای ئەوە تەقیەوە. دکتۆر ئۆلیانا سەری سوڕماوە کە چۆن ئەمە دەکرێت، بەڵام کاتێک دەچێت بۆ چاوپێکەوتن لەگەڵ ئاکیمۆڤ ئەو قسانی تۆپتونۆف پشتڕاست دەکاتەوە.
کاتێک دکتۆر ئۆلیانا ژووری ئاکیمۆڤ بەجێ دەهێڵێت بەڕێکەوت بە ژووری ڤاسیلیدا تێدەپەڕێت و لە دەرگاکەوە دەبینێت کە لیۆدمیلا سنووری بەزاندووە بەدەستی ئاماژە بە دووگیانەکەی دەکات. دکتۆر ئۆلیانا بە خێرایی لیۆدمیلا لە ژوورەکە دەکاتە دەرەوە و دکتۆر ڤیترۆڤا یاگەدار دەکاتەوە کە ئەو کچە دووگیانە. دکتۆر ئۆلیانا بە تووڕەییەوە باس لەوە دەکات کە دۆخەکە چەندە ترسناکە. لەو کاتەدا دوو بریکاری کێجیبی دەردەکەون و دەستگیری دەکەن. بەرەبەیانی ڕۆژی دواتر بەر لە کۆبوونەوەکە شێربینیە لیگاسۆف لە دەستگیرکردنی دکتۆر ئۆلیانا ئاگادار دەکاتەوە. کاتێککە کۆبوونەوەکە دەست پێ دەکات شێربینیا گورباچۆڤ ئاگادار دەکاتەوە کە ئیشەکانی بەباشی دەڕوات بۆ ڕێگریکردن لە پیسبوونی ئاوی ژێرزەوی. پاشان لیگاسۆف وردەکاری تەواوی ئەو کارانە دەخاتە ڕوو کە پێویست دەبن بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی کارە ساتەکە. لەوانە فراوانکردنی ناوچەی قەدەغەکراو لە ناوبردنی هەموو ئاژەڵە کێویەکان و ماڵیەکان لە ناوچەکەدا، دروستکردنی پێکاتێکی کۆنتڕۆڵکردن لە دەرەوەی ڕیاکتەرە لە ناوچۆکە. ئەرکی هەماهەنگی هەموو ئەمانە دەکەوێتە ئەستۆی ژەنەڕاڵ نیکۆلای. دوای تەواوبوونی کۆبوونەوەکە لیگاسۆف ڕووبەری چارکۆڤ بەڕێوەبەری کێجیبی دەبێتەوە. داوای ئازادکردنی دکتۆر ئۆلیانا دەکات، سەرەتاڕەتی دەکاتەوە، بەڵام کاتێک لیگاسۆف ڕوونی دەکاتەوە کە بەرپرسیارەتی هەر سەرپێچێکی دەگرێتە ئەستۆ، چارکۆڤ ڕاستی دەبێت بە ئازادکردنی. ڕێگە بە لیگاسۆف دەدرێت بچێتە ژووری زیندانیەکانەوە. دکتۆر ئۆلیانا هەموو دامپێدانەکان باس دەکات. لیگاسۆف شۆک دەبێت کاتێک ئەو قسانە دەمیستێت. دکتۆر ئۆلیانا دەڵێت هەردوو ئەندازیار ئاکیمۆڤ و تۆپتونۆڤ دوای ماوەیەکی کەم لە قسەکردن لەگەڵیان مردوون. لیۆدمیلا لە نەخۆشخانە دەڕوات. دوای ئەوەی کە ڤاسیلی کۆچی دوایی کرد، تەرمی ئەو هاوکارەکانی دەخرێنە ناو چاڵێکەوە کە لە نزیک گۆڕستانێک هەڵکەندراوە. لە ئابی ساڵی 1986 چۆڵکردنی ناوچەی دەوروبەری چێرنۆبڵ بەباشی بەردەوامە. هەرچەندە ژنێکی بە ساڵات چوڕەتی دەکاتەوە شوێنەکەی بەجێبهێڵێت، بەڵام سەربازەکان مانگاکەی دەکوژن. لە کیێڤ لیۆدمیلا دەچێتە ناوشوقەیەک تا منداڵی دەبێت. لیگاسۆڤ و شێربینیا باسی کێشەکانیان بۆ ژەنەڕاڵ تاراکانۆڤ دەکەن لەسەر ئەو ئەرکی کە ڕوبەڕوویان دەبێتەوە کاتێک کە فەرێکی پارێزەر بەسەر وێرانەکانی ڕیاکتەر 4 دروست دەکەن. ئەوان ڕووی دەکەنەوە کە سێ ناوچە لەسەر سەقفی بینیان ڕیاکتەر هەیە کە پێویستە لە پاشماوە پاک بکرێنەوە، کە ئێستا مەترسیداترین شوێنن لەسەر زەوی. بۆ ئەرکی پاکردنەوەی کاتیە و نیناو ڕۆبۆت بەکاردەهێنن، بەڵام تەنانەت ڕۆبۆتەکانیش ناتوانن لە ئاستی شکدانەوەکانی سەرماشە ڕزگاریان بێت. گەنجێک بەناوی پاڤڵ وەرگیراوە بۆ ئەوی بەشداری لە سوپا بکات کە 4 ملیۆن کەسی تێدایە. لەگەڵ دوو سەربازی دێرین لە جەنگی ئەفغانستان بە ناوەکانی باچۆ و گارۆیەکی گرتووە. پاشان پاڤڵ ئاگادار دەکەنەوە کە لە ئەرکی کۆنتڕۆڵکردنی ئاژەڵانە ماشا هێشتا وەک کێشەیەک ماوەتەوە. ژەنەڕاڵ تاراکانۆڤ بە لیگاسۆڤ و شێربینیا دەڵێت کە ڕەنگە چارەسەرێکیان هەبێت، ئەویش ڕۆبۆتێکی ئەڵمانیە. دکتۆر ئۆلیانا لێکۆڵینەوە لە دوگمەی ئەیزێت دەکات. گومانەکانی زیاتر دەبێت کاتێک لە کتێبخانەی دەوڵەت ئەو زانیاریانی دەربارەی دوگمەی ئەیزێتن دیار نەماون، دیارە دەوڵەت هەوڵدەدات شتێک بژارێتەوە. دکتۆر ئۆلیانا جارێکتر دیاتلۆڤ دەبینێت، ئەوی شێشتا لە ئینکاریدایە تا ئەو ڕادەی تەنانەت ڕەتی دەکاتەوە دام بۆ دابنێت کە ڕیاکتەرەکە تەقیوەتەوە. دکتۆر ئۆلیانا دەیهەوێت بزانێت بۆچی بەهۆی دوگمەی ئەیزێت ئەو ڕووداوە ڕوویداوە. دیاتلۆڤێک دەڵێت هیچ شتێک دەربارەی ئەوە نازانێت. لە کاتێکدا باڤڵ و باچۆ و گارۆ ئاژەڵەکان دەکوژن و تا ئێستا ئۆپراسیۆنی پاکردنەوەکە بەباشی بەڕێوە دەچێت، ئێستا بەشێکی باشی کاتیا و نینا پاکراونەتەوە. ڕۆبۆتی ئەڵمانی دەگوازرێتەوە بۆ سەرماشە، بەڵام دوای چەند دقەیەک پەیوەندی لەدەست دەدەن و ڕۆبۆتەکە لەناو دەچێت. شێربینیا و لیگاسۆڤ پێشنیارەکانیان دەگۆڕنەوە، بەڵام هیچیان قایلکردنی چارەسەرێک کەمابێت مرۆڤەکانە. ئۆکتۆبەری ساڵی 1986 ژەنەڕاڵ تاراکانۆڤ ڕێنمایی بە سەربازەکان دەدات دەربارەی کارەکە کە هەریەکێکیان 90 چرکەی لەبەردەست دەبێت و دەگەڕێتەوە. سەربازەکان ئەرکەکە بە سەرکەوتووی ئەنجام دەدەن. کانونی دووەمی ساڵی 1986 لیۆدمیلا لە پارکێکدا لە نزیک شوقەکەی لە کیێڤ دانیشتووە. هەز بە ئازاری منداڵبوون دەکات لە قوتابخانەیەکی چۆڵکراو لە پریپیات. لیگاسۆڤ و شێربینیا و دکتۆر ئۆلیانا کۆ دەبنەوە بۆ ئەوی بنهێنی باس لە وتارەکەی لیگاسۆڤ بکەن لە کۆنفرانسی نێودەوڵەتی لە ڤیەنا بۆ ئەوی باز لە ڕووداوەکە بکات بۆ جیهان. دکتۆر ئۆلیانا ئاشکرای دەکات کە ڕێوبەرایەتی کارگەی چێرنۆبڵ پێشلکارێکی توندی ڕێساکانی سەلامەتی ئەنجام داوە کە پێدەچێت بەشدار بوو بێت لە تەقینەوەکەدا، بەڵام هێشتا بە تەواوی دڵنیان نییە کە بۆچی دوگمەی ئەیزێت کە بۆ کوژانەوەی تەواوی پرۆسەکە بەکاردێت بۆ تۆی ئەو ڕووداوە. لە کۆتاییدا لیگاسۆڤ دام بۆ دادنێت کە دەربارەی ئەو کەم و کوڕی کە باسی لێوە دەکرێت دەزانێت. لیگاسۆڤ زیاتر ڕوونکردنەوە دەدات و دەڵێت کە ئەو نووسینە هاوڕێیەکی خۆی نووسیوێتی و پێشتریش بەهۆی دوگمەی ئەیزێت تووشی ئەو ڕووداوە بوون، بەڵام حکومەت هەموو ئەمانی شاردوێتەوە. بەو مانایە دێت کە کردەوەکانی دیاتلۆڤ بەڕاستیەوە کاری بنەڕەتی کارەساتەکە. دکتۆر ئۆلیانا داوا لە لیگاسۆڤ دەکات کە ڕاستیەکان بڵێت. لەلایەکی ترەوە لیۆدمیلا دەبینین کە کچەکەی تەنها چەند کات ژمێرێک دوای لەدایکبوونی مردووە، دوای ئەوەی ژەمێکی کوشندە لە تشکدانەوە لە سکی دایکی داهەڵمژیوە. لەلایەکی ترەوە دەبینین کە سەربازەکان بە تەواوی بیناکەیان پاک کردوێتەوە و ژەنەڕاڵ سوپاسیان دەکات. نیسانی ساڵی 1986 بەیانیەکی ئاساییە لە شارۆچکەی پریپیات. یۆڤچێنکۆ لەگەڵ کوڕەکەی یاری دەکات. سێتنیکۆڤ لەگەڵ هاوسەر و کچەکەی لە دەرەوە. دکتۆر زێنچینکۆ چێژ لە مەلەکردن وەردەگرێت. ڤاسیلی و لیۆدمیلا ئیگناتێنکۆ لە دەرەوەن بۆ بازارکردن و لەگەڵ هەندێک دراوسیان قسە دەکەن. و لە نێوان هەموو ئەمانەدا دیاتۆڤ لە ڕێگادای بۆ کارکردن لە ئۆفیسی بریوخانۆف. فۆمین بەنهێنی بە دیاتلۆڤ دەڵێت کە سەرۆکەکەیان پلەکەی بەرز کردوێتەوە کە دەبێتە هۆی ئەوەی ئەوانیش پلیان بەرز ببێتەوە.
بەو مەرجەی کە دیاتلۆف بەسەرکەوتوی تاقیکردنەوەکە تەواو بکات کە بڕیارە ئەو پاشنیوەڕۆی ئەنجام بدرێت. پاشان بریوخانۆف دەگاتەوە ئۆفیسەکە و گلەی ئەوە دەکات کە کۆنتڕۆڵکەری تۆڕەکە لە کیف کارەبای ڕیاکتەر چواری بە تەواوی کەم کردوێتەوە، بەمەش ناتوانن کە تاقیکردنەوەکە ئەنجام بدەن. فۆمین دڵنیای دەکاتەوە کە ئەوە کێشە نییە و دەتوانن ڕیاکتەرەکە بە نیو هێز تاقیکردنەوەکە ئەنجام بدات. دیاتلۆف پێش تاقیکردنەوەکە دەڕوات بۆ ئەوەی کەمێت بخەوێت. لیگاسۆف کە لە ئێستاوە تەندروستی دەستی کردو بە تێکچوون دەردەکەوێت چارکۆف پیرۆزبای وتارەکەی ئەم دوایی لێ دەکات. ئەگەر لە دادگاژەم قسانە دووبارە بکاتەوە خەڵاتی پاڵەوانیەکێتی سۆڤێتی دەدرێتێ. دوای ئەوەی لیگاسۆف دەگەڕێتەوە ماڵەوە دکتۆر سەردانی دەکات و داوای ئەوەی لێ دەکات کە لیگاسۆف تەواوی کەم کوڕیەکانی ڕوون کاتەوە و ڕاستیەکان ئاشکرا بکات. لیگاسۆف دڵنیایە کە ئەگەر ئەوە بکات دەرەنجامەکان ترسناک دەبێت. لە سەروی هەموو شتێکی شەوە دەزانێت کە تەمەنێکی کەمی ماوە لەبەر ئەوەی تیشکەکەی هەڵمژیوە. تەموزی ساڵی 1970 دادگایکردنەکە بڕێوە دەچێت لە شارۆچکە جێهێڵدراوەکەی چێرنۆڤڵ. شێربینیا یەکەم کەسەکە قسە دەکات ڕوونکردنەوە دەدات کە بریوخانۆڤ و دیاتلۆڤ و فۆمین لەڕاستیدا هەرگیز تاقیکردنەوەی سەلامەتیان سەرکەوتوو نەبووە پێش ئەوەی ڕیاکتەرەکە لە ساڵی 1970 بچێتە سەرکار، بەڵام بە درۆ راپۆرتیان داوە کە کردویانە بۆ ئەوەی بتوانن ڕێزێنانی دەوڵەت و پاداش بەدەست بهێنن. ئەو سێجارێک کە تاقییان کردوێتەوە هەمووی بە شکست کۆتایی هاتوو. چوارەم جاریش لە 26 نیسانی ساڵی 1976 بوو کە کارە ساتەکە ڕوویدا. پاشان دکتۆر ئۆلیانا قسە دەکات ئاشکرای دەکات کەوا بڕیار بۆ دوای نیوەڕۆ ئەنجام بدرێت، بەڵام گۆڕاوە بۆ شەو و شەفتەکە بۆ کەسانی کە مەزبوون گۆڕاوە و هەروەها پێشتر ئاگادار کراونەتەوە کە وزایان کەم کردوێتەوە. دکتۆر ئۆلیانا بەردەوام دەبێت لە گێڕانەوەی ڕووداوەکە کە چۆن ڕوویداوە. نۆرەی لیگاسۆف دێت بۆ قسەکردن، ڕوونی دەکاتەوە کە چۆن ڕیاکتەرەکە لەژێر بارودۆخی ئاساییدا کار دەکات. نیسانی ساڵی 1976 تۆپتونۆف خەریکی کارەبا دێنێتە خوارەوە بۆ 700 میگاواتی پێویست. ئاستی کارەبا لە ناکەوتدا دەبەزێت بۆ 500 میگاوات بە هیچ ئاگادارکردنەوەیەک. ئاکیمۆف تێدەگات کە ناوکەکە بەهۆی کۆبوونەوەی زینۆنەوە ژەهراوی بووە. داوای مۆڵەتی دیاتلۆف دەکات کە سیستەمی ڕێکخستنی ئۆتۆماتیکە ڕیاکتەر بۆ ماوەیەک لە کار بخات بۆ ئەوەی بهێنێتەوە سەرکار. دیاتلۆف ڕاستی دەبێت، بەڵام کاتێک ئاکیمۆف و تۆپتونۆف سیستەمی ئۆتۆماتیکی لە کار دەخەن کاریگەری پێچەوانەی ئەوەی هەیە کەمە بەستی بۆ دەبێتە هۆی ئەوەی کارەبا بە تەواوی بێتە خوارەوە. دیاتلۆف سوورە لەسەر ئەوەی کە بەردەوام بێت لە تاقیکردنەوەکە. دیاتلۆف لە ناکاو قسەکانی لیگاسۆف دەبڕێت و بانگەشەی ئەوە دەکات کە ئەو لەو کاتەدا ژووری کۆنتڕۆڵدا نەبووە و بەڵکو لە تەوالێت بووە. ئاکیمۆف و تۆپتونۆف بە ئارەزوی خۆیان کارەکەیان کردووە. ستێ پاشین ئاماژە بەوە دەکات کارت ئەندازیارەکە وتیان بە پێچەوانەوە داوە. دوای ئەوەی پشوو وەردەگرن شێربینیا بەنهێنی بە لیگاسۆف دەڵێت کە دۆخی تەندروستی خۆی بە هەمان شێوەی ئەو خراپە. کاتێک دانیشتەکان دەست پێ دەکەنەوە لیگاسۆف زیاتر ڕووداوەکان شی دەکاتەوە کەسی ڕووی داوە و شەوە. لە کۆتاییدا دیاتلۆف فەرماین دەستپێکردنی تاقیکردنەوەکە دەدات. هێز ڕیاکتەر لە ماوەی چەند چرکەیەکدا 5 هێندە بەرز دەبێتەوە. لیگاسۆف دەست دەکات بۆ وسفکردنی کارکردنی دوگمەی ئەیزێت کە بە تەواوی هەموو تووڵەکان دەکوژێنێتەوە. لەو کاتەدا دەوەستێت و بیرلەوە دەکاتەوە کە ئایا ڕاستی تەواوی پشکارە ساتەکە شکرا بکات یاخودنا. دادوە بڕیار دەدات کە دادگایەکە دووە بخات. شێربینیا قسە دەکات و داوای ئەوە دەکات کە لیگاسۆف ڕێگەی پێ بدرێت بەردەوام بێت. لیگاسۆف باز لەوە دەکات کە دیاتلۆف هەموو یاسایەکی ناو کتێبەکەی شکاندووە و پاڵی بە ڕیاکتەر چوارەوە ناوە تا ڕاددەی خۆ لەناوبردن. لەو باوەڕەدا بووە کە دوگمەی ئەیزێت ڕێگری لە کارەسات دەکات، بەڵام کەم و کوڕێکی کوشندە لە سیستەمەکەدا هەبوو. ئەویژنوکی گرافیتی کۆنتڕۆڵەکان بوو کە کارلێکەکە خێراتر دەکەن پێش ئەوەی بوەستێت. کاتێک پرسیاری لێ دەکرێت کە بۆچی کۆنتڕۆڵکردنەکە بەم شێوەیە دیزاین کراوە، لیگاسۆف بەڕاشکایی وەڵامی دەداتەوە کە یەکێتی سۆڤێت تاکە وڵاتە کە ڕیاکتەرێکی بە خراپی دیزاین کراوی هەیە چونکە هەرزانترە. ئامادەبووین دادگا شۆک دەبن. ئاکیمۆف کاردانەوەی دەبێت بەرامبەر بە بەرزبوونەوەی کارەبا بە لێدانی دوگمەی ئەیزێت و تەقینەوەکە ڕوو دەدات. لیگاسۆف دووبارە دووپاتی دەکاتەوە کە هەرچەندە کردەوەکانی دیاتلۆف بێباکانە بوون، ڕەنگە هەرگیز ئەو کارانەی نەکردبووە کە بیزانی بۆیە دوگمەی ئەیزێت دەتوانرێت وەک تەقینەوە کار بکات. دادوەر بە لیگاسۆف دەڵێت کە ئەمە پێچەوانەی ئەو قسانەیە کە لە ڤین ناوتوێتی. لیگاسۆف بەڕاشکاویدان بۆ دادنێت کە وتەکەی درۆ بووە. لە ڕاستیدا تەواوی کارە ساتەکە لە ئەنجامی نهێنی و درۆ بووە. یەکسەر لیگاسۆف لە هەڵی دادگاوە دەبرێتە حەمامێک. لە کۆتاییدا ڕوبڕووی چارکۆفی تووڕە دەبێتەوە و هەڕەشەی لە سێدارەدانی لێ دەکات. پاشان چارکۆفدان بۆ دادنێت کە لە ڕاستیدا ناتوانن بە هیچ شێوەیەک سزای لیگاسۆف بدەن چونکە دەرکەوتنی لە ڤین پرسیاری زۆری لێ دەکەوێتەوە ئەگەر لە ناکاوون ببێت، بەڵکو شاد حاڵێکی لە دادگایکردنەکەدا بەنهێنی دەهێڵدرێتەوە. چارکۆف داوای ئەوە دەکات بزانێت ئایا شێربینیا یان دکتۆر ئۆلیانا هاوبەش بوون لە کارەکانی لیگاسۆفدا. لیگاسۆف ڕەتی دەکاتەوە لە کاتێکدا کە دەنێردرێت بۆ ژیانێکی گۆشەگیری و دوور لە هەموو کەسێک. لیگاسۆف بۆ دوجار شێربینیا و دکتۆر ئۆلیانا دەبینێت. دیاتلۆف و هاوڕەکانی سزای 10 ساڵ خزمەتکردنی قورس دەدرێن. لیگاسۆڤیش دوای 2 ساڵ خۆی دەکوژێت. بەم شێوەیە هاتینە پوختەکردنەوەی زنجیرە بەناوبانگەکە. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب، ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.